تەرمی پێشمەرگە و ژنە پێشمەرگە و تێکۆشەر زیندانی سیاسی خاتوو وەزیرە عەبدوڕەحمانە. تەرمەکەی لە سلێمانیەوە بۆ زێدی خۆی ئاغجەلەری کوانووی خەبات بەڕێدەکرێت. وەزیر عەبدوڕەحمان هاوسەری شەهیدی سەرکردە حەمە غەفوور ئاغجەلەریە، ژنێکی قارەمانی یەکێتی و کوردستان بوو، ژنێک ئازا و چاونەترس، دەربەدەری و نەهامەتی زۆری بینی. بەناوی بنەماڵەی شەید حەمە غەفوورەوە ئەمڕۆ هاتوون سپاستان بکەین کە لە حزوری بە خاکسپاردنی دایکی خۆشەویستم وەزیرەخان. وەزیرەخان شادایک بوو، شاژن بوو، بەوەفا بوو، بۆیە ئەمڕۆ لە چاوی ئێوەوە لە یەک بە یەکتانەوە ئەی خوێنمەوە کە خۆشەویستی و گەورەیی و بەتوانایی ئەم ژنە تێکۆشەرە کە ئەمڕۆ ئێستا لە بە چاوی خۆمان بە خاک سپێدرا و ژیان ئاوایی لە ئێمە کرد و بەڵام لە دنیای ئەبەدیدا زۆر ڕووسورانە و زۆر سەربەرزانە ئەچێتە حزور شەید حەمە غەفوور. ژنە تێکۆشەرەکەی ئاغجەلەر دوای شەهیدبوونی حەمە غەفوور ئاغجەلەری هاوسەری بوێرانە بەردەوام دەبێت لە خەبات. مەڵبەندی چەمچەماڵ بۆ کۆچی دوایی خاتوو وەزیرە دیارە ئێمە سەرخۆشی خۆمان بۆ کەسوکارەکەی ڕاگەێنین و بەڵێنی شەدەین لەسەر ڕێبازەکەی شەید حەمە غەفوور ئاغجەلەری بەردەوامە بین. سوپاسی ئەو ئامادەبوونی ئەو بەڕێزانەکەین کە لە دوورەوە هاتوون، لە نزیکەوە هاتوون، لە شار و شارۆچکەکانەوە هاتوون بۆ بەخاستواردنی خاتوو وەزیرە. دیارە خاتوو وەزیرە یەکێ بۆ لەو ژنە تێکۆشەرانەی کە هەر بە گەنجێتی هاوسەرەکەی لە دەست داوە، بەڵام کۆڵی نەداوە توانی مناڵەکانی زۆر بە جوانی پەروەردە بکە. وەزیرە عەبدوڕەحمان ساڵی 1944 لە شارۆچکەی ئاغجەلەر لەدایک بووە. ساڵی 1976 ئەو کات کە شەهیدی سەرکردە حەمە غەفوور ئاغجەلەری دەچێتەوە شاخ، وەزیرەخان و منداڵەکانی لە ئاغجەلەر زیندانی دەکرێن و دەنێردرێن بۆ چەمچەماڵ و دواتر سلێمانی و پاشان بۆ ناسڕیە. چ ڕۆژ دوای شەهیدبوونی حەمە غەفوور ئاغجەلەری وەزیرەخان و منداڵەکانی ئازاد دەکرێن و تا دوا ماڵ ئاوایشی وەزیرەخان بەردەوام دەبێت لەسەر ڕێبازی شەهیدان و یەکێتی. 20 لەسەر 21 دەی 2020 کۆچی دوایی کرد.